ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵین کە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان بەڕێز هاوڕێ ئامینەی کاکەباوە ئەندامی پارلمانی سوئێد هەڵسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە کات و ساتێکی خۆش لەگەڵ بەرنامەکەمان بەسەر بن فەرمونون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. هاوڕێ ئامینەجان زۆر زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. زۆر سپاس و ڕێز بۆ بەرەستان بۆ هەموو کارکنانی تێوێ کۆمەڵە و هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامە. سپاس بۆ تۆش کە بە ماندوێتی لە وەختی ئەرک و کاردا کاتتدا بە ئێمە سپاس بۆ بەشداریت. پێم خۆشە سەرەتا بۆ بینەران ئەگەر قسە و باسێکت هەیە فەرموو بۆی کە بچینە ناو قسە و باسی بەسەرهاتی ژیانی خۆت ئەوەی کە دیارە ئەمڕۆکە لە پارلمانم شاید ئەوەش بۆ خۆی مهم بێ بۆ بیسەران و بینەرانی ئەم بەرنامەیە کە ئێستا لەو تاقەکەی خۆمم دیارە لە پارلمان و ئەمڕۆکە من دانیشتم هەیە دروست سعاتێک دوای ئەم بەرنامە لەگەڵ سۆسیال دموکراتەکان چونکە بەیانی شتێکی زۆر تاریخی ڕووەدا لە تەواوی هیستوری یا بڵێن تاریخی مێژووی سوئێددا ئەوەیە کە ژنێک دەبێتە سەرۆکوەزیران یا کاندید کراوە بۆ سەرۆکوەزیران و تەنها یەک دەنگ لە بینی بەرەی چەپ و ڕاستدا، یعنی بەرەی لیبرال و ڕاستەکان و بەرەی سوسیال دموکراتی کە لە لای من چەپ نین بۆیە لەگەڵ هیچیان نیم، یەک دەنگیان نەوێ، ئەویش دەنگی منە. جا هەر لەبەر ئەوە من هەم لە هاوینێدا حتمما زۆر خەڵکی کوردستان ئەزانێ من کە دەوڵەتی سوئێد بە دەنگی من تەعین بوو، سوسیال دموکراتی و یاسەکانش دەنگی منیان پێویستە. جا من هاوینێ نۆدان خاڵم پێشکەش کرد بوو بە سوسیال دموکراتەکان و بە دەوڵەت هەر نۆ خاڵەکەی منیان قبول کردووە. چەند خاڵی شەتا ئێستەکانە بەڕێوە چووە و چەند خاڵی ماوە، بەڵام یەکشت ئەم دەفە بۆم گرنگ بوو کە ئێستا سوسیال دموکراتی بۆ یەکەم جار لە بۆ دووەمین جار ژن هەڵەبژێرێ، بەڵام بۆ یەکومین جار ژنێک دەبێتە کاندیدی سەرۆکوەزیران. ئەویش ئەوەیە مەسەلەی کورد دیارە من بۆ خۆم کوردم، معلومە میلەتی کورد میلەتێکی نزیک 40 ملیۆنیە و هەمیشە بشخراو بوو و هەمیشە کە خۆشی ناکۆکی لە ناو خۆیدایە، بەڵام لە دەوڵەتانی منتیقا هیچ، بەڵام لە دەوڵەتانی ئوروپاییش بە ناوی ئەوەی کە چونکە لە پێکاکادا بە تەرۆریست ناسراوە، زۆربەی خەڵکانێک کە دێن هەم لە پەژاکی ئێران هەم لە هینی تورکیە و سووریا کوردستانەکان بە قەڵەم ئەدرێن بە زۆربەیان کە ئەمانە خەتەرن بۆ وڵاتی سوئێد. منیش ئەوم کردوتە شەرت، کتومە ئەگەر ئێوە وەکو ئەوە وایە منێک کە ئینسانێکی ئازادی خواز و دموکرات چەپ ژنێک کە تەواوی ژیانم خەباتم کردووە لە مناڵیەوە و هاتوون بۆ ئێرە بە پەنابەر قبولکرام، ئەو کەسانەی تریش هەر ئەو ژیانی منیان هەیە چۆن دەبێت ئێوە لە قەڵەمیان دەن بە ئەو شێوەیە؟ من دیارە ئەگەر کەسێک کاری خراپی کردبێت لە هەر وڵاتێک ئەوە دادگا هەیە و ئەوە نازانم شایەت هەیە و ئەوە، بەڵام تۆ سەدان نەفەریان هێناوە دەڵێن ئێوە کە لە ئێرانەوە هاتوون یا لە سووریەوە یا لە تورکیەوە یا لە عێراقیشەوە کوردەکان کە سیاسین، ئێوە خەتەرن و دەبێ بنێردرێنەوە یا کاریان پێنادەن یا ئەوەی ئەقامەیان پێنادەن. جا ئەوم داناوە بۆ شەرت هەر یەک سەعات دوای ئەم بەرنامەی ئێمە دەبێت زوو هەڵێم بۆ ئەبێ ڕۆژنامەکانی سوئێد تەلەفۆنەکەن هەمووی ئەوەی کە تێتێ دەبێتە تێلەگرام بۆ هەمووی سوئێد. کتومە هیچ قسە ناکەم تا تاوەکوێ لەگەڵیان جوابەکە وەرنەگرمەوە، پێشیانم کتوە بە سوسیال دموکراتی کتومە دەبێت لەگەڵم بێنە دەرێ ئەمڕۆکە بە یەک پەیامەوە کە بڵێن ئەرێ ئێمە ئەومان قبول کردووە کارێکی ئیشتبامان کردووە و شتێکی زۆر خەتەرە کە پەنابەری سیاسی کە ئینسانهایە کە هەڵاتون لە دەستی ڕژیمەکان و لە دەستی چوزانم نائەداڵەتی و کوشتن و بڕین و زیندان لێرەکانە ئەو بەرخوردیان پێ بکردێ. بۆ من زۆر گرنگەکە ئەم ماوە لە پارلمان ئەو دەنگی خۆم ڕەسا بکەم، چونکە هەر دەنگی 100,000 کوردی سوئێد نییە، بەڵکە دەنگی یەک میلەتیشە. بەخاطر تۆ دەڵێ کورد ئاوای لێدێ،
هەر یەک کورد نییە، یەک بنەماڵە نییە، بەڵکو ڕاست وەکو میلەتێکیش. جا ئەوەش نەکەر ئەوەی کە بۆ خۆم کوردم، هەمووی من ژیانی خۆم کە خەباتم کردووە لە کوردستان و دوای هاتوومەتە دەرێژ، هەمووی بۆ میلەتای ژێردەستە لە فەلەستین. بێگومان باسی ژیانی خۆت دەکەین. ئەم بەرنمەیە دەیەوە مرورێکی ژیان و خەباتی تۆ بکاتەوە. زۆر سپاس لەوەی کە لەو وەختە هەستیارەدا دیارە بەرنمەکان جۆرێک تەنزیم کردو. هیوادارم منیش کاتی زەروری نەگرم و لە کاتی خۆیدا بەرنمەکەمان تەواو بێ بتوانی بەکاربارەکانی دیکەت بگەیت. بێگومان دەچینە سەر ئەو باشانەی کە دەور و نەخشی تۆ لە کاری پەرلەمانتاریدا و لە کاری سیاسیدا لە وڵاتی سوێد چییە. سەرەتا ئەوە بە بینەران بڵم کە ئەو باسەی هاوڕێ ئامینە سەرەتا کردێ و باسی لەوە کرد کە وەک دەنگێکی سربەخۆ لە پارلمانە. هاوڕێ ئامینە بێگومان دواتر باسی دەکات بۆ خۆی پێشتر ئەندام بووە لە حیزبی چەپی سوئێدداوە لە سەر سەهمیەی حیزبی چەپی سوئێد وەکو نوێنەری پارلمان بۆ چەندین دەورە لە پارلمان حضوری بووە، بەڵام لەم دوانەدا بەهۆی ناکۆشیی سیاسی، اختلافێکی سیاسی لە سەر هەندێک مەوازەی سیاسی و بەرخورد بە بازە مەسایلێک ناکۆشیان دەکەوێتە بینوە. هاوڕێ ئامینە دێتە دەرێت لە حیزبی چەپ و ئێستا وەکو پارلمانتارێکی سربەخۆ لە پارلمان ئیشوکار دەکات. ئەوەی کە باسی دەنگی خۆی کرد لە بینی بەرەی ڕاست و چەپداوە دەنگێکی چارسازە، دلیل ئەوەیە کە دەنگی ئەو لەسەر هیچ لایەنێکی چەپ و ڕاست بەژمار نایەوە. ئەویش حتمما بۆ دانی ئەو دەنگی خۆی بە یەکێک لایەنەکان مەرجی هەیە، دواتر مەرجەکان حتمما باز دەکەین. بەڵام هاوڕێ ئامینە ئەوەی کە بۆ من مەبەستە پێم خۆشە بزانم هاوڕێ ئامینە لەکوێ لەدایک بووە، چۆن گەورە بووە، چ دەورانێکی لە منداڵی تێی کردووە. ئەوە گەر بە کورتی باس پێی سپاس. دیارە من لە دەی تورجان لە حومەی سەقەز لە دایک بووم، لە بنەماڵەیەکی زۆر هەژار. ئەو کات دیارە دایک و باوکم و هەروەها من تەنها کچ بووم، هەتا پێم وابێت بووم بە 4 ساڵە خوشکی ترم بوو. ئینا دوو براکەم ئیسماعیل و ئیبراهیم و من بووم. دوایی دیارە دایکم مناڵی تری بوو، ئێستا 8 خوشک و براین و دوو دانەشیان کە لە ئێمە گەورەتر بوون بەداخەوە نەماون، یعنی لە ئەسڵا 10 خوشک و برا بوون لە ئەوڵەوە. دیارە کە هەم دایکم هەم باوکم کاریان کردووە. باوکم کە 4 بوو، دایکیشم کە دیارە هەمووی کاری ماڵی لە ئەستۆ بوو وەکو هەر ژنێکی تری ئەو دەمانەوە یەستەکانش. و هەروەها دایکم تەشیڕێسی و بافەندەگی و چۆزانم زۆر کاری تریە کرد بۆ خەڵکانیش، بۆ خەڵکی تر دەمانهێنا. وەختم منیش گەورە بووم لە ماڵی خۆمان تەشی ڕستنەوە لە لای خۆمان زۆر بۆ وەختە باو بوو یا بەنبادان. ئەم نەچوومە سەربانەکانەوە کە بۆ ئەوەی بەنەکە زوو تەواو بێ زوو کارمە کرد، ئەوەی کە دوانی وەڕۆیان خوشک و براکان مەخەوتن، چونکە هەم مناڵم بەخێوە کرد لەگەڵ دایکم، هەم کاری ماڵمە کرد، هەم کاریشمە کرد بۆ ئەوەی کە پوڵمان نەبوو ڕاستە دەوێت، نەبوو لیباس، نەبوو هیچ ژیانێک. باوکیشم پوڵی وای دەرنەدێنا، زۆر کەمیش باوکم لە ماڵ بوو چونکە چۆدار بوو. ئیتر ئەگەر بڵێن نانی حەو ڕۆژەکە 6 ڕۆژیانی لەسەر شانی دایکم و ئێمە بوو کە ئەگەر نان بخۆین، ینی بە دەتاڵی ناچمە ناویەوە بە جوزئیەوە، بەڵام پێم وابێ هەموو کەس ئەزانێت کە ئەو وەختانە دیارە کە ئێستا هەموو کەس خوشک و براکانی تریشم شکر گەورە بوون، ئەو شکر ئەو دەرد و ئازاریان بەو شێوە نەدی کە ئێمە دیمان. بەڵام ئیتر ئەگەر بوون من پێم وابێ دەوری ئاوە 4 ساڵە بووم شاڕوخە. ئیتر ئەگەر شاڕوخە مەدرسەکان تەحتیل بوون، من بەداخەوە ئەوەندە نەچوومە مەدرسە لەبەرەوەی کاسعید لە معلیم بوو، کوڕی ئاغای دێکەمان بوو کە ئینسانێکی زۆر سیاسی و شەریف بوو، ڕەفیقی باوکم بوو، هەروەها چەند معلیم و مامۆستای تریش. ئەوان بە باوکمیان کوت کە ئامینە بێتە مەدرسە. چەند مناڵ بووم، بۆ 2 کلاسیش بوو، 3 کلاس ئەو دەمانە. دوایی مەدرسەی ڕاهنمایی و ئەوە دروست کردرا. ئینا هەمووی مناڵی لە 4 ساڵەوە هەتا 9 ساڵ لە 1 کلاس بوو و منی زۆر مشتاقی دەرس خوێندن بووم. دیارە ئەگەر 4-5 ساڵ بووم لە هەموو شتێکدا 90 و ئەوانم دێنا بەخێرت لە ڕاضیدا و کاردەستیش. ئەو دوانە باش نەبووم، لە فکردا زۆر باش بوو.
ئیتر دوایی دیار بوو قبوڵیان نەکردم بۆ کلاس دوو چونکە لەژێر 6 ساڵە بووم ئیتر دوایی ساڵەکەی ترکە دەستم پێکرد چوومە کلاسی دوو زۆر بە ڕاشکاوی و ئەوەنیە کە زۆر پێم خۆش بوو دوای کوتیان خانمی کاکە بابە بێتە کلاسی یەک ئەوەندە گریام کتم خۆ نمرەکانی من زۆر باشترە لە کوڕەکان لە هەمووی تر ئیتر وەڵا کوتیانە بێ بڕۆیەوە بۆ کلاسی یەک دوایەوە دیارە دایکیشم چەند مناڵی بوو کەس نەبوو ئاگای لە مناڵ بێ دەبوو کار بکات دە بەرابەری پیاوێکی کارە کرد دایکم ئەوەندە ئاهەر نەم دایکم هەم نەنکم بەوە زۆر مەشهور بوو نیتر منیش دیارە بۆ باوکم حەزێ کرد بچمە مەدرسە دایکیشم لەبەر خاتری کوێرەوەری و کار و بەدبەختی ماڵەوە دەیویست ئەمن لە ماڵەوە بووم ئیتر دوایش شار و خاو مەدرسە تەحتیل بوو بەداخەوە هەتا کۆمەڵە هاتە دێکەمان مەدرسە نەکرایەوە دوای کۆمەڵەش هات مەدرسەی دانا بۆی و هەموو مناڵە بێسەواد نەبێ بڕێک لە براکانم و دانێ لە خوشکەکانم چوون بەڵام هەر لەبەرەوەی کە کچ دەبێت لە ماڵەوە کار بکات و سوزانم هەم خانەوادە بخاون کا و هەم کاری ماڵ بکە و هەم ئاگای لە خوشک و برا بێت کە چکۆلەتر لە من کە دایکم کاریە کردووە لەوێش پیا و خۆتان وەکو جەنابیشتان هەموو کەزەزانەی کە پیا ئەو دەمانە هیچ دەستی بۆ مناڵ نابرد لە ماڵیژی بواە کە کار ئاگای لە مناڵ بێت دیارە لەبەر ئەوانە من نەمتوانی دەرس بخوێنم و دوایی زۆربەی خوشک و براکانیشم وەکو سەدان هەزاری تر مناڵ و لاوی کوردستان و دێهات و خەڵکی هەژار نەمانتوانی دەرس بخوێنین وەلێ وەکو ئەکسەری خەڵکی کوردستانیش نەوجەوانی کوردستانیش هیچمان نەمان هێشتووە کە بێسەواد بمێنینەوە هەمیشە قەڵەم و دەفتەر و خوێندنەوە دیارە هەتا خوشک و براکانی تریشم کە زۆر نەچوونەتە مەدرسە بەڵام هەموو کە سەوادی خۆی هەیە هەتا کوردیش فێر بوون ئەگەر کوردی ئێستەکانەش لە مەکتەب و مەدارەسی ئێران تۆ بۆت نییە بخوێنی جا هەتات منەوە پێشمەرگایەتی ئەو وەختە بەتاو معنا دەستم کرد بە خوێندن ئەویش کە دیارە خوێندنی ئەوەندە چڕوپڕ نەبوو لە بەرەوەی هەر ڕۆژێک لە جێگەیەک و لە شوێنێک و لە چادرێک و یا چادریش هەتا نەبوو لە ژێر بەردێک ئەوەندە نەکردرا هەتا زۆر ڕاستە بەڵام پێم خۆشە بزانم ئەو مەقتع کوردە و خۆناغ کورتەی کە دەچێت مەدرسە دوای ڕاپەڕینە دوای ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی دەستەکار وایە ئەگە هەڵە نەبم نا لەبەر لەوە ئەو ماوە کورتتر من وەختێک کە زمانی شاب بوو چوو مەدرسە ینی بینی 4 تا 5 ساڵ ئیتر من زمان دوێ ئەگەر پێشمەرگە هاتی دوایش خومینی هات نا ئیتر من بووم بە نزیکی 8 ساڵ خۆ نەدەکرا 8 ساڵەیەک بنێری بۆ مەدرسەی ئەو تازە وەکو کچیش وەکو گەورەیەک لە چاوتەکەن تۆ دەبێت کاری ماڵ بکەی حتا ئەوە بوو کە ماوەیەکی زۆر کورد بەڕاستی بوویتر من کە بووم بە 4 ساڵ و نیو بووم ئەوەندە بووم کە شاڕوخا من بە حاڵوە بیرم دێ بەڕاستی هەروە دەوری 4 ساڵ و نیو 5 ساڵە بووم یعنی لەو وەختەوەی تر من لە ئێران نەچوومە مەدرسە ڕاست دوای ڕاپەڕین هاوڕێ ئامینە بەهۆی شرایطێکە پێش دێت و هەر ئەو سەردەمە مناڵیەی کە تێی کردووە باسی کرد خۆی مەجموعەیەک ئەزمموی پێدەدا کە جیاواز لە زۆر مناڵی دیکە زۆر زوو لەگەڵ مەسائلی دەوروبەری خۆی ئاشنا دەبێ و هەر ئەوەش هانی دەدا کە ئەنگیزەی کاری سیاسی و خەبات سیاسی تێدا ئیجاد دەبێت بەڵام تەمەنی منداڵە من لێردا پرسیارێکی لێ دەکەم ئەکسێکت زۆر زیاد دەستاو دەست دەکا ئەم لاولا دەکات لەسەری کەڵەشینکۆفێک و تەوزیحێک نووسراوە بەخۆتەوە ئەڵبەتە ئەگەر باش تێگەیشت بێتم باز لە قەدوباڵای خۆت دەکا و لەو هەیکەلی کەڵەشینکۆفەکە دەکرێت زۆر بە کورتی باسی ماجرای و کەڵەشینکۆف و قەدوباڵای خۆت دیارە ئەگەر شاڕوخا کوردستان میلیتاریزەکرا و ساڵی 61 ئێرانی خۆمان کە پێشمەرگە هاتە دێکەمانەوەی تر دیارە خەڵکی دێکەی ئەمە زۆربەی بنەماڵی سیاسی بوو نزیکی 40 نەفرێک بەڕاستی کۆمەڵە بوون ینی وەکو پێشمەرگەش نزیکی 37 نەفر بوون ئەو وەختانە ئیتر خاڵم هیچێک لەوان نەبوو خاڵە ڕەحمانم کە بەناو فەقی ڕەحمان مەشهورە بۆ لەگەڵ هاوڕێکانی کە سەی جەلالی سەیادەت و سەی خالید و
و براکانیان و ئەوانە کە ئینتلکتوێل بوون یان ئینسانێکی بە قەولی لای خۆمەوە لە مستەقف ئەو عیدەیە لە جوانان و لە نەوجەوانان ئیتر سیاسی بوون و بوونە چەپ ئیتر دوایش خاڵۆزا و برا و ئامۆزا و هەمووی بوون بە پێشمەرگە و دوایی کۆمەڵەش کە هات ناوچەی سەقز بوو ئەو وەختە کچیان لەگەڵ بوو من هەر وەختێک 6 ساڵەش بووم بە دایکمم دەگوت قەت نامەوێ وەکو تۆ بمدایە وەکو ننکم قەت نامەوێ ئاوا بە مناڵیش و بکەی زیندگی تەشکیلی هەرچە نەزانم نە دایکی خۆم نە نەنکی خۆم نە ملوێنها ملوێن ژەن و کچ خۆیان ئینتخابیان نەکردووە ئەو ژیانی خۆیان بەڵام من هەر ئەوە لە هینمدا بوو لە زەین و لە چوزانم لە مێشکمدا بوو کە ننکم دیارە زۆر ڕەشید بوو زۆر ئینسانێکی دایکیشم هەروە زۆر ئازا بوون زۆر مەشهور بوون و دیارە منیش هەر ئەوم ڕەچاوە کرد کە ئەمانەم ژنە ڕەشیدانە بۆ ئاوا کۆی لەشم هی فەقر هی مارسالاری پیاومەزنی چوزانم مەسەبی هەموو ئەوانە کردبووی بە من کە من حەزم ناکرد بە لەچێک حەزم ناکرد کە ئەو هەڵاوارنەی بینی کچ و ژن وەک کچە پێشمەرگە هات بوو بە هینێک خەونێک ینی بۆ شتێکە من دنیایە من ئەو دنیایەیە و دەبێ هەرچی زووتر ببم گەورە ببم بە قەت کەڵەشینکۆفێکم لێ کە من ببم بە پێشمەرگەی کۆمەڵا جا دایکم حتمما گوێگرێ بوو ئەمانە هەمیشە شەڕمان بوو لە ماڵێ لەگەڵ دایکم دیارە دەبێت کچێک بی حەز بکەی بە شوکردن و حەزکەی بە مێرکردن و ئەوانە حتا دوودانە خازگاریشم هات 12 ساڵە بوو دایکم گوت کچی من عاشقی کەڵەشینکۆفە لێم بۆتە کەڵەگا کچی من وەکو کچی هیچ کەسێکی تر نییە هەر ئەوەش ببوو بینی دەمگودایە کەڵەشینکۆفی تۆم ناوێ کۆمەڵە پێمەدا ئیتر لەسەر ئەوە دایکە گیان ئەوەژە بوو بە ئەوە کە من حەزم ناکرد بە ئەو کۆیلەتی و فەقر و بەدبەختی دەزانی چیە مناڵ بوون لەگەڵ براکانم خوشکەکانیشم دوای هەر هەمویان ئەو کاریان کردووە سعاتی 5 بەیانی ئەڕۆیشتین بۆ ئەوەی حەوت لەسەر کار بین سعاتی 9 شەو ئەگەیشتینەوە بۆ ماڵێ نانەکەمان کە خوار خەومان لێکەوت لەسەر سفرەکە کە ئەویش نان و تەمات چێشتی تەماتەیەک شتێک ببوایە ئیتر دەتبینی هیچێک نەبوو ئەگەر جاری وا بوو نانەوشکی تێ پەنیرن نییە ئەگەر پەنیر هەیە مەسەلەن چایی نییە گە چایی هەیە قەت نییە یعنی وەختێک من گەورە بووم لە فەقرێکی فوق العادە ناخۆشدا بنەماڵنتیدا هەر لەبەر ئەوە من بڕیارمدا کە خۆم لیباسی خۆم بکڕم و کۆمەکەین لەگەڵ براکانم هیدایکم و باوکم کە بوو ئەوەی دایکیشم ئەوەندە زەجێر نەکێشێ چونکە من ئەوە ژەڵێم هیچ عیب نییە لە تای بنەماڵەکانی هەژاردا شەڕ و کێشە بێحەد زۆرە لەسەر نەداری پێم وانییە هیچ پیاوێک لە خۆیەوە ئەوەندە دڕندە بێ بدا لە ژنی لە منداڵی بەڵام هەم دایک هەم باوک کە زۆربەی جار لە مناڵیان لەبنەوەی کە ئینسان لە ماڵێکی زۆر چکو لەدایە هەمووی سەری ناوەتە سەری یەکوە دوای فەقری ژواکە لێت کە واقعاً فکرێکی زۆر مەجال نییە فکرکەیتەوە هەر لەو ئەوانەدا من بۆ خۆم زوو دەستم کرد بەکار وە لە 6 ساڵگی وانەدا بڕیارمدا گۆرەوی خۆم بیکڕم جاری وایە باوەڕ کە کارمانە کرد بۆ ماڵە ئاغاکان و یا ئەوانەی کە هێنیان بوو موچۆبەرەیان بوو ترش هەڵبڕین و بژارون دەستکەنە و ئەوانە جاری وا بوو 5 ڕۆژ کارمە کرد لەگەڵ براکانم بۆی جوتێ دەستکەشی پلاستیک بۆی دەستەکانمان هەمووی هەڵدرا بوو یعنی ئەمانە وای کرد لە من کە کۆمەڵەش هاتە دیەکەمان و ڕادیو کۆمەڵە دەستی پێکرد و گوێمان نەدا و گوێمان لەوانەدا باسی ئەو ژیانی ئێمەیان نەکرد تیاتر و ئەوەیان دەهاتنە مزگەوت مەسەلەن مزگەوتی سەرێ ئێمە قەت نەمانتوانێت چینە مزگەوت کۆمەڵە هات ژنان و مناڵان و هەموو دەچینە مزگەوت کە چاو لە تیاترکەین شانۆ کە کۆمەڵە داینا لەسەر ئەو بەدبەختیانە بوو کە ئێمە خۆمان لەگەڵی گەورە بووین یا لەگەڵی دەست و پەنجەمان نەرمە کرد جا هەر بۆیە من کە خاڵیشم و برام و خاڵۆزام و هەموو بوون بە پێشمەرگە ئاواتمەوە بوو کە کوتمە بمە پێشمەرگە دوایەوە سەرتان نێشێنم کە تورجان ساڵی 62 گیراوە کەوتە دەست جمهوری ئیسلامی و ئێمە خۆمان ئاوارە بووین چوونە دێی ئینچکا کە لە پشت تورجانە کە ئاخرین جار پێشمەرگە هاتن بڕۆن خاڵمیان لەگەڵ بوو لەگەڵ عیدەیەک لە هاوڕەکانی گوردانی سەقز بە خاڵمم کرد
دانێک لە خوشک و براکانم بە پشتمەوە بوو نازانم یای لەیلا بوو یا جەعفەر لە بیرم نییە دەبێت لەیلا بوو بێ کوتم من دەبم بە پێشمەرگە کوتی تۆ بۆ خۆ دەوەندە چکولی لە کەڵەشینکۆفێک چکۆلەتری تۆ ئەگەر بووی بەقەت کەڵەشینکۆفی ئەو وەختە وەرە ئەتۆ جارێ زۆر مناڵی جا بۆیە هەر ئەوەی خاڵمم کە پێکتبووم لە زەینمدا بوو ئەتۆ چکۆلەتر لە کەڵەشینکۆفێکی جا بۆیە ناوی کتێبەکەم کە بیۆگرافی خۆمە نووسیومە ئێستاش هەفتەی ئایندە بە ئینگلیسی دێوە دوایش بە ئاڵمانی ئەمینە چکۆلەتر لە کەڵەشینکۆفێک لە پێشمەرگە و بۆ پارلەمان ئەوە خودی تیتلی یا چوزانم ناوی کتێبەکەمە کە هاتووە جا هەمووی ئەو کە درێژم کردەوە چونکە دەبێتەوە باسکە ئینسان کەس عاشقی کەڵەشینکۆڤ نابێ پێم وانێ یەک پێشمەرگەی کۆمەڵە یەک ژن عاشقی چەک بێ ئێمە دژی چەکین دژی شەڕین بەڵام ئەتۆ دەتکوژن دەتبڕن ئەتۆ هاتن لە ماڵی خۆمان باوکم لەبەر چاوی باوکم منیان هێنا دەرەوە لە سەرتەنورەکە سەر مەشد مەسوولی سوپای پاسداران ئاوا قژەکانم جا وەختە نزی 12 پەلکە لەم لە 12 پەلکە لەولا قژەمی گرت لەبەر چاوی باوکمدا کوتی ئەمە کچە هەتا ئەمە کچە هەتا ئەمە سە جوێنی ناشرین کە بە فارسی دای ئەوەڵین جارێک کە باوکمم دی بگری ئەو وەختە بوو بەڕاستی ینی فرمێسک لە چاوی هات ئەویژین لەوەی کە ناتوانێت هیچ بڵێ ناتوانێت هیچ بکە کە کچەکەشی ئاوا لەکەن ینی بەڵای دنیایان دەهێنا باوکمیان بردە زیندان شکەنجەیان کرد ینی ئەوەندە شتی ناخۆش بە سەرمانە هات لە بەخاتری ئەوەی بنەماڵی کۆمەڵە بووین ئیتر منیش هەموو ئەوانە وای کرد لە من کە ئەمن هەرچی ئاواتم ئەوە بوو کە هەرچی زووتر بێمە دەرەوە و دوایش ئەم فشاریان بۆ هێنان بە باوکمیان کودیا ئەی بین ئەعدامی دەکەین یا ئەدەبێ بیدەی بەشوو بەڵێ دیارە کە ئەوەی جەنابتان فەرمووتان ناوی کتێبەکەم و من بە ئەوە هەیە بە کتێبەکەی من مەبناکەی لەسەر ئەو ئارەزوو ئاوات و خەونەکەی خۆم بوو کە ببم بە پێشمەرگەی کۆمەڵە ئەوەش کە ئاماژەم پێدا زووتریش دیارە جمهوری ئیسلامی و مەعمورانی جمهوری ئیسلامی جاش و پاسدار و بەسیج فشارێکی زۆریان هێنابوو بۆ بنەماڵەمان هەتا منێکی مناڵ کە ئەو وەختە شێرەی ئاو لە دەرەی بەردرگاکەمان بوو من 7 ساڵەیەگە بووم دەهات کابرای ڕیشنی 2 میتری بە فارسی دەستات بپوش دەستت ئەوە لێ بکە بەدایکی نیەگودەوە سەری بپۆشێ لەچکەی دەهێنا ئێرەمە ئەوە ئیتر فشارهای وایان دێنا بۆمان تۆ نەدەکردرا کە منیش تووڕا بووم زیاتر نەدەگیریام ئەوەی کە ئەوان پیانە کوتم زۆرتر هەر دەمکوت بۆیە پێشمەرگە هەیە دژی ئێوە نازانم خومینی چی لێبێ خوداتان ئاوای لێبێ ئیتر دایکی ژەمەرێک تۆ کچێ بۆ بێدەنگ نابی کچێ بۆ بێدەنگ نابی دایکم دیارە ناڕەحەت بوو خۆ ئەویش ئەوانیش مناڵیان بوو دیانزانی مناڵیان ئەوەیە پێدێت هەتا ئەوەی گەیشتنە ئەمەی کە زووترج ئاماژەم پێدای تر ویان کرد کە بێن من ببەن دیارە ئەو خەڵکی دێکە کە بۆ هات من کارم بۆ کردن ئەو ئاغا و حاجی و مەڵاو شتەکان ئەوان نەکە هەموو ئەوانن بەداخەوە کە زۆریش ئەو دەمانەش کە خاکی و مەڵک و موچەیان بوو کاری ئەوانەمانە کرد و لە بێ ئەیدا گەنم و نۆک و نیسک و ئەوانیان پێدان یان لە باخی قەیسین کۆ کردەوە یان میوە ئەوانیان دەدا ئیتر ئەوانە زۆر منیان خۆشەویست بنەماڵەکەشم هاتن بەرەو مینی پاسدارانیان گرت و جاشەکان کوتیانەوە حەقتان نێبی بنەوەختە باوکیشم لە ماڵ نەبوو باوکم چوار بوو دایکیشم زۆر دەترسا و نیگەران بوون منیش خۆم دیارە نیگەران بووم دەمزانی کە جمهوری ئیسلامی کە کچێکی 12 ساڵە بە 11 ساڵە هەزاران و دەیان سەدان کچی ئاوایان دەبرد و دەست درێژی جنسیان لێکن و ئیعدامیان نەکردن چونکە لە دینی ئیسلامی ئەواندا کچێک نابێ بە باکرەی بمرێ نەبکوژرێ دەبێ ئەوەی لێکن من فەزیلەتی دارایی و ئەوانم لە مناڵیەوە لە مەغزدا بوو کە چۆنیان ئیعدام کردوون و هەرگیز نەمدەویست ئەو کارە ساتە بەسەر بێ باوکم حەزێک کرد لە جێی من بچێتە زیندان من دەمکوت ناباوە تۆ هەر جمهوری ئیسلامی تۆیان داغان کردووە ئەوەندەی تریشت داغان نەکەن من تۆ مناڵت هەیە دەبێ بڕۆی بەلای ژیانی خۆتەوە من خۆمە بێ حەقی خۆم و حەقی خەڵکی تر بسێنم یعنی کاتێکیش کە هاتمە دەرێ باوکم
هات بە شوێن ما ئەو شەوە پێم کوتم ناباوەجیان ئەتۆ دەبێ بڕۆی بەلای خانەوادەوە بەرحاڵ فشارێکی زۆریان هێنا بۆ خۆم بۆ خانەوادەم هەرە وەختە ئیتر بۆیە من هەمیشە هەر ئارەزوەکەم ئەوە بوو کە من ببم بە پێشمەرگە وەکو ڕێگەی نەجات بوون لە دەست مەینەتی و کۆیلە وە بۆ ئەوەش کە شۆڕش و خەباتکەی بۆ میلەتەکەت بۆ ئەو خەڵکە هەژارە بۆ باوەڕکە وەختی ئێمە کارمانە کرد کرێکاری مەجبوراوەی بۆکانیشیان دێنا ژن مناڵی سێمانگەی لە کۆش سەر بەرۆکەکەی بوو وەختی لە قرچی گەرمای 40 دەرەجە بۆ دەستکەن و شتیان دێنان بەڵێ دیانێنا بۆ دەستکەنەوە ئەوانە تای ئەوانەیە مەژڕادی کۆمەڵەمانە گرت تای باسی ئەمانەی دەکرد وە من و ئیسماعیلی برام زۆر بۆمان مهم بوو کە وەختی ڕادیۆ کۆمەڵە وەختی نەهار بێ بۆی هەموو ئەوانە گیان لێبەر چەند دەنگیشیان نەداین ساحبکار وەلی ئێمە دەمانکوت ئێمە لە ئەستەی خۆمانە زۆربەی و کرێکارانەش دیارە هەواداری کۆمەڵە بوون بۆ زۆریان پێخۆش بوو ئێمە زۆر مناڵ بووین بەڵام لە خانەوادەیەک بووین کە لەوەکانە دەمانتوانی خۆمان فکرکەینەوە هەرچەند خانەوادەی منیش مسلمانە وەکو زۆربەی خانەوادەکانی تر دایک و باوکم بەڵام ئێمە هەر توانیمانە خۆمان فکری مستەقل بکەینەوە وەکو زۆربەی خەڵکی کوردستان ئەگەر ئەوەیە جا هەر لەبەرەوە دیارە ئێمە بێسەوادی و ئەوە بووە فەقر زۆر بووە بەڵام هەمیشە ئەوەی کە فکری ئازاد بکەینەوە خۆمان ئەوە توانیمانەوە بڕیارە بدەین وەکو تاک لە بنەماڵی خۆمان زۆر ڕاستە بەڵام بە باسیەوە بکەین وەختێک بە تەمەنی منداڵی و دەبێت پێشمەرگە و لە قسەکانیشدا ئاماژەت بەوە کردکە لە کۆمەڵەدا بەپێی پرەنسیب مەحدودیەتایەک هەیە بۆ تەمەنی تەنانەت خواردتر لە 18 ساڵ ئیترەوە ئیستثنا ئەگەر کەسێک 15 ساڵێتی پێم خۆش بزانم کاتێک ڕوو دەکەی کۆمەڵە تۆ چۆن وەردەگیرەی چۆن بەرخودت پێدەکرێت بەو تەمەنە منداڵیەوە و چۆن پرۆسەی پێشمەرگایەتی دەست پێ دەکەیت دیارە کە من ئەو شەوە هەڵاتم لە ماڵی خۆمان و دوای ڕۆیشتم بۆ سەرشیوی سەقز لەوەکانە گوردانم گرتەوەی تر لەگەڵ گوردانی بۆکان و هەمووی سەرسنوور بوو مەهاباد و یادی بەخێرەشەی سعادەت و ئەوان ئەو وەختەی گوردانی 24 مەهاباد لەگەڵ ئەوانە ئاشنا بووم دیار وەکو ئەو وایە کە یەکجار ئیتر وەکو بەهەشت خەڵک باسی بەهەشت دەکەن بۆ منەوە بەهەشت بوو ینی لە جەنگەی شەڕی ئێران و عێراق لە نیک و باینجان لەو شێوەکەورانە برسی و تونی حتا لیباس و شتەکەش مەر کوردی بوو کەشی وام نەبوو بەڵام بۆ مهم نەبوو کە لاقم بڕوت پام پەتیە کە نان ناخۆی کە هەر ئەو ڕۆژە هاوڕێیان پەنیر و نانیان پێبوو ئەوەش بێ باسی کەم مەزانم ئێمە لە نەماڵەیەک بووین زۆر پاک و تەمیسی زۆر مهم بوو دایکم و نەنکەم زۆر مەشهور بوون جا هەمیشە دایکم ئێگوت ئەتۆ قەت ناتوانی یەک ڕۆژ پێشمەرگە بی چونکە مێش لە ناو چێژدا بێ و نازانم چی تۆ بۆ ناخورێ هەر ئەو ڕۆژە قسەکەی دایکم هاتە دی ئەوە دیم پەنیریان کردەوە پڕ بوو لە مێش ینی سەلکە پەنیرێک بوو دووسێ مێشی تێدا بوو بەڵام ئەوەندەم برسی بوو کتمەوانێ خۆن منیشتێ خۆم دوایی قسەی دایکم گوتم دایکم ڕازەکە بەڵام لە برسیەتی مەجبوری بیخۆی هەر ئەو ڕۆژە قسەی دایکەکەم هاتە دی بەڵام ئەوە بەوەی ناکرد کە ئینسان نەبێ ئەو بەدبەختیانەشی کە هەبوو شەڕ و برسیەتی و هاوڕێت دەشەی دەبێ ئەوە بەڵام بۆ من کە دی بۆ پێشمەرگایەتی دەیانزانی لە چ بنەماڵەیەکم برام پێشمەرگە بوو خاڵۆم خاڵۆزام ئەکسەری گوردانی سەقزیش کە لە تورجان بوون وەختە من مناڵ بووم من ئەوانم زواترە ناسی تا ئەوان من بناسن چونکە من تازە ببووم بە نەوجەوان ئیتر زۆر خۆش بوو زۆر جالب بوو مثلەن بۆ من کە ژن و پیاو بەیەکەوە و نە عەیبە کەس دەڵێ عەیبە نە کەس دەڵێ ئیرادە نە کەس دەڵێ دانیشە نە کەس دەڵێ قژت ئەوە بکە ئەم مەسەلەی حیجابەش زۆر مهمە کە باسیکەی چونکە من لێرەیەکێک لەوانم کە خەبات دەکەم دژی بۆ مناڵان خودیارە من لە بنەماڵێکی سیاسی بووم هەزار جوێن مەدا بە پاسداران کە دەیانکو لەچکەکە داپۆشە زۆر جار لەچکەکەشم فڕێدا لە بەردەمیان جارێک تەقەشیان لێکردنی هەوایی لەسەر مەقەڕەکە و ماڵمان لە بەردەمی مەقەڕ بوو چونکە لەچکەکەم لە داخی ئەوان فڕێدا بەڵام هاتبووم بۆ پێشمەرگایەتی باوەڕکە نزیکی 1 هەفتە 10 ڕۆژی پێچوو کە بە دڵنیاییەوە
من ئەو لەچکە فڕێدەم نیوەی قژیشم دیار بوو کە ئایا ئەمە شتێکە ئیجباریە یا خۆت پێت خۆشە دیارە ئیجباریە دیارە دەبێت بە بەشێک لە ئایدنتیتێت و لە هویەتی تۆ یعنی ئەوەش بوو بە مشکلەیەک بووم هەمووی دەیان کۆدانینە لای بە ئەوە هەر لە ملما بوو لەبەر خاتریەوەی نەک دواکەوت و بیکاری بەوە نەبوو دەزانی ئەوەندەیان لێدا بووی تقیان لێ کرد بووی و ئەوەندە کوتمیان ئەم لەچکە بەشێکە لە ژیانی تۆ ئەوەش بوو بە مشکلەیەکی گەورە بەڕاستی دەزانم کە ملوێن کچوژن لەو ئێرانە کە حجابی ئیجباری بە خاتری مەسەبی ئەوەی سیاسی و شەریعەوە لە دوایەوەش کەلتوریش ئەوە دەکا وای کرد بوو کە منیش بۆم سەخت بێ هەتا ئەو لەچکە بە تاو مەعنا لە ملیشم داکەنەوە هەتا دوای یەک هەفتە ئەوە نیە ئەوانە ئەویان پێدەکوتی کە لە جێگەیەک هاتووی لە خەفەقان و زیندانێکی گەورە هاتووی بوو ئەو شاخ و کێوە لەگەڵ ئەو هاوڕێیانە وەکو یەک فامیلی خۆت وەکو براو خوشکی خۆت هەمووی ئەو کچەکان کۆمەکیان نەکرد بۆیان مهم بوو قژەکانم درێژ بوو نەدەشۆردرا بۆ هەمویان مهم بوو کە ئەمنەوە نیە بێ فەوری قژ نەبڕی و پێیان وا بێوە نیە ئینسانێک خۆت تەسمیم بگری ڕۆکتم دایکم هەردێکە قژ نەبڕی من هاتوو وێرە چۆن قژ نەبڕم 1 میتر بوو ئەزانی دوای کتم دەبێن وابیشن ئۆخت بەتایت و ئاوی سار لە قژمی کوبایجان قژیان دایکم بوو لەگەڵی کۆمەکم یەکرد لە ماڵەوە لەوێش کچەکان بەتایبەت مرێم و ئەوان مرێمی کرماشە کۆمەشیان کردم لە دیارە قژدانایە شکر بڕیان ئەوەش یەکێک لە خاترەکانە چونکە واقعان نەزانی چیە زۆر کەسەوە شاید بڵێ چی ئێمە وا گەورە بووین کە قژ نابێ ببڕی و ئەوە لەگەڵتە و نازانم حتا وەکو هیندوستان ئەو وەختانە وا بوو بەڵامیترەوە نیە زۆر شت تازە بوو خۆش بوو بەڵامیترەوەی کە تۆ دەبی بە پێشمەرگە دەدویست خەباتکەی بۆ ڕزگاری بەشەریەت بۆ ڕزگاری ژنان لە فەقر لە مەینەتی لە دابوونەرێتی کۆن و مەسەبی یعنی ئەوە بۆ ئینسان ئیتر وەختێکە بێ بە پێشمەرگە حازری خۆت بکوژی بە کوژ بدەی منزڵ خۆت بە کوژ بدەی بۆ ئەوەی خەڵکێکی تر ژیانی باشتری ببێ هەر خودی ناوی پێشمەرگە وانی لە پێشی مەرگن هەر ناوی ئەوە بوو یعنی ئینسان ئەوەی دانابوو من وەکووا بوو دیسانەوە لە دایک بوو بێتم ئاوا بوو کە کورت و مختصر زۆر ڕاستە بەڵام پێم خۆشە بزانم هاوڕێ ئامینە لە دەورانی پێشمەرگایەتی لە ئەزمموی پێشمەرگایەتی لە ناو کۆمەڵەدا شتێکی جیاوازتر لەوەی کە لە ئارزوەکانی خۆیدا دەیبینێ فێر بوو بەڕاستی بۆ ژیان بۆ بەرەو پێشبردنی ژیان و بۆ جۆرێکی دیکە تێڕوانی لە ژیان بە دڵنیاییەوە من ئەگەر هاتین دیارە لە ناو کۆمەڵەدا تەقسیمت دەکەن بۆ پەل و بۆ ئامۆزش و لە ئامۆژگا کە علمی سیاسی و ئەوە فێر دەکەن ئیجتماعی دوایەوە تاریخ و ئێمە کە بێسەوادیش بووین ئیتر سەواد ئامۆزیان بۆ دانای ئەوە کاری تریشمان نەکردوەکی خەدەماتی و ئەوە کە وەکو تازە پێشمەرگە و نەوجەوان کچ و کوڕ بەیەکەوە کەس ئەو هەموویە ئێمەیان فێر کرد بوو کە کوڕ بچی لە وتاقێکا لەگەڵی بی حتمەن ئەوە دەکا حتمەن هیچ کەسێک حتا پێیان کوتین نێمە هاتین لە ناو ئەو ئامۆزشگا کوتیان ئێوە بزانن کچتان نەبێتە 18 ساڵ حەقی شوکردنی نییە هەر کەسێکیش پێشنهادتان پێ بکە حەقی نییە دەبێ پێمان بڵێن چونکە ئێوە نەوجەوان و دەورانی ئەوەیە کە دەبێ خۆتان بەو ئەقڵە بگەن کە چیتانەوێت لە ژیاندا ئەوە بێ حەد گەورە بوو بۆ ئێمە کچەکان نەکرد بۆ من بۆ تەکتەکمان کە ئێمە هاتبوون لە بنەماڵی فەقیر و هەژار و یا ئەوەی زۆر کەسی شاتبوو کە لە سنە و لە شارە تاران و خۆیمە فارس ووانشمان لەگەڵ بوو کە فارس زەبان کە هەمووی لە کرماشاوە شاید وەزعی ماڵی ئەویان باشتر بێ لە ئێمە بەڵام بۆ ئەوەی حەق و حقوقی ژن وەکو ئینسانێک تۆ بەرخوردت پێ دەکردێ وەکو ژنێک وەکو ژنێک چاو لێ ناکرا لە لای خۆمان ئەگەر بڵێن ژن ینی ئەوەیە تۆ ژێر دەستەی ئەتۆ حەقی کەمترت هەیە ئەتۆ حەقی قسەکردن نییە هەمیشە ئێمەیان وا لێ کرد کە لە شانۆدا بازیکەین یادی ڕەحمان نەجات بەخێر بێ
مەسئولی دەستەکانمان و لەگەڵ کاج ئەفەری خانی زادە کە ئێستاش لە ستۆکۆڵمە ئەوان مەسئولی پەلەکەی ئێمە بوون پەلی حوتی ئابان بە بۆنەی هەر ئەو ڕۆژێ شەید و جەعفەر شەید بوو دیارە پەلەکەی ئێمە چوە ناو پەلەوە بۆیە پەلی ئێمە ناویان نا پەلی هەفتی ئابان جا لە پەلی هەفتی ئابان کارگەر ڕەحمانی نەجات یادی بەخێرێ لەگەڵ کاج ئەفەر بەرپرسی بوون ئیترەوان منیان انتخاب کرد کە پەلێکی ترە هاتە پێما بێ پەلی 24 بەهمەن بوو یا 26 لە بیرم نییە کوتیانە بێ بڕۆی بە خێراتنی ئەو پەلەکەی بۆ هاتنیان بۆ پێشمەرگایەتی باوەڕکە تاوی گیانم ئەو وەختە تۆپلەیەک بووم سوور بوو دە بەرابەر لە ئارەق و لەوەدا کوتیان ناتۆ ئەزانی قسە بکەی دەبێ بڕۆیە منیش چم قسەم کرد و چەپڵیان بۆ لێدام و کوتم ئێمە کە ئارزومان ئەوەیە بۆ ڕزگاری و مەسلەی ژنان و کرێکار و زەحمەتکێش و لەوان بۆ ئەو وەختانە بۆ زبانەی خۆم ئیتر زبانی منداڵی و نەوجەوانی ئەڵبەتە منداڵ نەبووم نەوجەوان بووم بەرحاڵ ینی ئاوان قدرەت پێ ئەدای کە ئەتۆ دەتوانی ئەتۆ ئەو پۆتەنسیەلت هەیە هیچ فەرقێکت نییە لەگەڵ کوڕەکان لەگەڵ پیاوەکان لەگەڵەوانی کە باسەوادن لەگەڵەوانی خەڵکی چزانم دەوڵەمەنن لە بنەماڵی دەوڵەمەنن ئێمە هەمومان لێرەیە کە دەفمانەیە بۆ دوایەوەش بوو بە یەک مەکتەبی زۆر مهم بۆ من ڕاست دەوێ من هاتم بۆ سوێد چوومە مەدرسە دوای چوومە دانشگا ئەکسەری ئەو شتانەی لە کۆمەڵا فێر ببووم لە علمی سیاسی و علمی مارکسیزم چونکە علمی مارکسیزمیش ئەوەیە کە کۆمەلگا چۆن کۆمەلگا بە وجود دێ و چۆن کۆمەلگا هەیە و چۆن فەقر و نەداری و نازانم ئەوە هەیە و چۆن ئەم جامعان و سەرمایه‌داری ئەو بە وجود هاتووە من چونکە علومی اجتماعی و ئینسانیم خوێن هەمووی ئەوە بوو بۆ من جا لە کلاسەکەمان 27 دانەژن بووین دیارە من و کچێکی تر کە خەڵکی ئێران و من کورد بوومەویش ئێرانی باقیەکەی خەڵکی وڵاتان بوو ئەوانەی کە چەپ بوون لە وڵاتی ئوروپای شەرقیەوە هاتبوون و ئێمەش لە ڕۆژهەڵاتی ناوین کە هەمومان شەپ و مارکسیست بووین زۆرترمان نەزانی تا ئەو سوێدیانەی کە خۆیان سوێدی بوون هەر بەڕاستی چونکە هەرچێکیان نەکوت ئێمە دەستمان هەڵدێنا دەیان کوت خۆ ئێوە زۆر شت دەزانن ئیتر منم کوتەوە من لە پێشمەرگایەتی فێر بوو چونکە ڕاستیش بوو من نەچوو بوومە مەدرسە لە ئێران یعنی شتێک کە فێر بوو بێتم لەناو کۆمەڵە فێر بووم جا هەر بۆیە دەڵێم ناڵێم ئیشتبامان نەبووە کۆمەڵەش کاکە کەریمگیان ئینسان هایەک نەبوو لە یەک جەزیرەی تاق دانیشێ ڕۆڵەی کۆمەلگایەک بوون کە لە بەدبەختی و فەقر و سەرمایەداری و تەوهین و مەسەب و کەلتوری دواکەوتی و بەڵام بۆ ئەو کاتەی ئەو وەختە زۆر مدێرن بوو ئێمە ئێستا عینەکی ئەمڕۆمان نابێ پێبێ کۆمەڵەی ئەو وەخت حتا من کاتێکیش هاتبووم دەورانی خۆشتر بوو دەورانی زۆر سادە باشتر بوو بۆ ئێمە بۆیە ئەوەش دوایی باسکەم کە کتێبەکەشم نووسی تۆزێک ناڕەحەت بووم لەوەی کە بۆ من کتێب بنووسم وەختێ براکەم خاڵەکەم خاڵۆزاکەم دەیان و هەزاران پێشمەرگە و ژن و کوڕی لاوی تری ڕۆڵەکانی تر کە هاوڕێم بوون ئەوان نەدەیانتوانی بنووسن بۆ من بنووسم ینی من دەمزانی تاریخچەی من و ژیانی من بەقەد نیوەی هیچ کەسێک مهم نییە بەڕاستی بەڵام لەناو کۆمەڵەدا مهمیان کرد مهم بوو بۆ ئەوەی کۆمەڵە و جورئەتەی پێئەدای ئەو ئینسانیەتە ئەو سادقیەتە ئەو سوزانم فێربوون هەمیشە تۆ فێربی هەمیشە لە هەموو لایەکەوە لە هەموو لایەکەوە واقعان مەکتەب بوو مەدرسە بوو بۆمان ئەوە بابێژم بەڵام خۆ معلومیشە ئەو ئاوات و ئارەزووی کە هەم بوو کە ئەوە ڕۆیال ئەوە تۆ خولیایی شتێکی ئەوە دینەکەی دیارە ئارزووی زۆر نەوجەوان ئەوە هەیە بەڵام هەموو شتێک وانە بوو کە من پێم وایە بەڵام دوای فکرمە کردەوە کە ئەمانەش هەمومان خەڵکی کۆمەلگایەکین کە بە ئەو هەموو نیگەرانی و ناڕەحەتی و نەوچە و ساوەیی و دواکەوتی و ئەوەیە ئەمەی لێ دروست بووە دەبێ زۆر مهم بێ وەکو سوێدی ئێستاوا بوو بەڕاستی لە کوردستان قسەی 34 ساڵ بەر لەوە دەکەم زۆر ڕاستە هاوڕێیامینە لە کۆمەڵە زۆر شت فێر دەبێت لەوانە مهمتر و یا گرنگتر لە هەمویان ئێعتماد بە نەفسێکە پێی دەدرێەوە لە خۆیان دەبینێت وەک ژنێک لەسەر پێی خۆی ڕابوەستێەوە
باوەڕ بەخۆی بکات کە دەتوانێت کاری گەورەتری لەدەست بێت. دیارە خۆناغی پێشمەرگایەتی تەنیا دەورانێک بووە و دوای ئەوە تەسمیم دەگیرێت. زۆرێک لە ڕوشەکانی دیکەشەر ئەویان کردووە کە ڕێگای تارا و ڕێگای وڵاتەکانی دیکە ڕۆڵاتە ئەوروپایەکان دەگرنەبەر و لەوێ نیشتە جێ دەبن. بەڕێزیشتان هەر ئەو کارە دەکەن، ئەو مەسیرە تێی دەکەن. ئەوەی کە بۆ من مهمە بزانم کە لە ژیانی هاوڕێ ئامینەدا ڕابردووی لە ناو کۆمەڵەدا ئەو ئەزمونانەی کە لە کۆمەڵدا فێری بووە، تەجروبەی کردووە، چەندە لە ڕووی کردی بۆ داهاتووی و تێکەڵبوون بە مەسایلی ئیجتماعی لە ناو سوئێددا توانی کەڵکی لێوەرگریا بەکاری هات ئەسڵا. بەڵێ دیارەکە هەر وەکو جەنابتان ئاماژەتان پێدا ئینسانەکان پێم وان بێ هەمومان کە گەورە بین هەمووی پرۆدوکت ئەو کۆمەڵگایە دەستکردی ئەو کۆمەڵگایە ئەو بنەماڵە و ئەوەین، بەڵام دیارە ئینسانەکانیش خۆیان تەغیرەکەن، ئینسانەکان خۆیان فکرەکەنەوە، چونکە من هەمیشە خۆم ئیجازەم بۆ لە بنەماڵی خۆم بتوانم فکرکەمەوە کە ئایا مەسەبیم، ئایا سوسیالیستم، ئایا ئاتەیستم. ئەوەش احتمال بە نەفسێکی گەورەی پێدام کە هاتیشم بۆ ناو کۆمەڵە لەو جەوەدا گەورە بووم، تەسیری بێحەدەوە بوو کە من خۆم بتوانم بڕیاری دەم. یاوەی مەسەن لە پێشمەرگایەتیە من دوای ماوەیەک کوتیان یا دەبی ببی بە پزیشکی یا دەبێ ببی بە ئسکۆرتی ناوەندی. پزیشکێریم هەر پێ خۆش نەبوو، ئەوەن پێم خۆش بسمایلی برام بێ، ئەوەشم زۆر پێ خۆش نەبوو لێ تر کوتیان دەبێ ببی. دوایی ئەوەش یەک ساڵ کە ساڵی نیوێک وڵی لەگەڵ کاسەی برایم و ئەوان ناوەندی کۆمەڵە کە ئەوەیان بووین بۆ هەچکوێک دەڕۆیشتن و نیگابانیان بووین و لە گەڵیان بووین. ئەوەش بوو بە هۆیەوە کە ئینسان نوعێکی تر هوشیاری و ئاگایی بە نوعێکی تر لەسەر مەسکاری چوزانم نیزامی و لەسەرەوەی کە پاراستن و ئەوانە. ئەوەش بۆ خۆی بوو بەهۆی ئەوە کە من بوومە 16-17 ساڵ ئەو وەختە ئیتر بە تەواوەتی دوای چوومەوە دەورەیەک بۆ ناوچە، هاوڕێیانم زۆر لە دەستدا، هەمووی ئەوانە بە نوعێک پوختت دەکا، گەورە دەبی لەگەڵی دەست و پەنجە نەرمەکەی، هەرچەند زۆر ناخۆشن، ئەزمموی ناخۆشە هاوڕێت لە دەزەدەی، ئەزمموی ناخۆشە دووری لە بنەماڵەت. ئەو هەموو ساڵە خۆ من نەمەتوانی لەگەڵ کەس قسە بکەم یا کەس ببینم، هەر لەبەرەوەی کە بچینەوە سەرەوەی مەسەلەی مناڵ بوون و دوو خۆشک و براژ لە یەک گوردا نابووین، کۆمەڵە قەت حەزی ناکرد و خۆشک و براکە لە یەک جێگە بنێرێتەوە کە ئایا هیچێکیان تیاچون ئەو دانەی تر. یعنی لەبەر ئەوانەش هەمووی ئەو دووریانە لە بنەماڵە و لە کە زۆر ئەوانش هەموو ناخۆش بوو. بۆ دوای وەزعێتی کوردستانیش لە دوای ڕاپەڕینەکە زۆر خراپ بوو، جیابوونەوەکانی جەماعەتی مەنسووری حکمەت و لە کۆمەڵە ئەوەش زۆر شتێکی ناخۆش بوو. ڕوخانی دیواری بەرلین و هەمووی بلۆکی چوزانم کە ئاوای لە هاتی سۆڤێت، رووسیە وای لێ هات، هەمووی ئەوانە ئاڵوگۆڕێکی بەسەر ئێمەمانانیش و بە حیزبەت چەپەکانیشی و منتەقەدایەنا. بۆیە من ڕاستە دەوێت تەسمیمم گرت کە بڕۆمەوە. ئەگەر هەمیشە وەشیان فێر کرد بوون کە ئێمە ئینسانی سوسیالیست بین، فەرق ناکە لە چێ ژیان بکەین، جێگەی ژینگەمان چێ بێ، جێگەی ژیانمان چێ بێ، جێگەی نازانم هەڵسان و دانیشتنمان، ئەوەی لە خۆ بوردنمان و خەبات دەکەین، دەبێ فەرق نەکا لە هەچکوێک بێجا. منیش ئەو وەختە خۆم تەسمیمم گرت کە بڕۆم. ئەوە بوو دیارە وەکو پەنابەرێکی سیاسی هاتمە سوئێد، دیارە هەر ئەو ئەزمونانەی کۆمەڵە بە نەفع بوو کە تۆ ئێمە هەمیشە لە عێراقی کوردستانی عێراقی شەودەیانزانی ئێستش زۆربەی کەس دەزانن فەرقی ژنە کۆمەڵەکان ئەوەی کچی پێشمەرگە بوو لەگەڵ باقیەکەی زۆر بوو. ئێمە فەوری دیان ئێستش ئەگەرێچمەوە بۆ کوردستان فەوری ئەزانن، دەڵێن تۆ کچە کۆمەڵەی پێشمەرگی کۆمەڵە بووی، لەبەرەوەی دەزانن کە تۆ نەترسی، کە تۆ احتمالت بەخۆتەیە، کە ئەتۆ ئەوە ناکەی کە چوزانم لەوێ فێریان کردی و سەردانەوێنی و چوزانم کەسێک بێ احتمال بە نەفسبی. هەر ئەمە وای کردبوو کە من بۆ خۆم لێرەکانە چەند لە سنێکدا کە هاتم 19 ساڵ بووم
هەموو دیان کو تازە تۆ مەدرسەی چی و پڵ قەرزەکەی و نازانم ئەوانە کوتم هەمووتان خەرێکی ماشێن کڕین و ماشێنەکە ئێوە دەیکڕن بۆ وەختە بە 200,000 یا بە 150,000 هەمووی هینەکەی من کە پۆلیش قەرزکەم بایی ماشێنێکی ڤڵڤۆ نییە جا من هەمیشەوە نییە کە پیانە کوتمەوە تۆ بڕۆکارکەم کارمە کرد هیچم پێ عیب نەبوو لە کاری پاکردنەوەی شرکەتی ABB هەتا لە کاری خانەی سازمەندان لەوەکانە لەگەڵ پیران کارمە کرد ئەوەڵین ساڵەکە هاوینەکەی وەک نەوجەوان خەریکی هەروە لە لای خۆمان دەستکەنە بوو لە لێرەکانە دەستکەنە نەبوو بە پۆڵێکی کەمتر بووی نەوجەوان بووی بێکار نەبی لە ماڵێ لەگەڵ جوانانی تر سوزانم گەڵامان هینمانە بڕی ئەم خەریکی کاری باخچە و ئەوانە ینی باخ و ئەوە بوون خلاصە من هەر کارێک کردایە چونکە کار بوو فێریش ببووم کە هەمیشە لەسەر پای خۆت ڕاوەستی لە بنەماڵی خۆمەوە جا ئەوە کردی بەوە زووتر ئاشنا بووم لەگەڵ کۆمەلگای ئێرە ئاشنا بووم لەوەی کە فەقر هەیە لێرەش فەقر بوو معنانا بەڵام نییە کە کارگەر هەیە و جیاوازی چینایەتی جیاوازی تەبەقاتی جیاوازی چینایەتی هەیە و جیاوازی ئەوە شەیە کە تۆ خارجی بی هەتا حدێک هەرچەند ئەو جیاوازیە وەختانە کەمتر بوو بەڵام هەتا حدێک ئەو چینایەتی و مەسلەی ژنبوونیش هەتا حدێکە بوو دوایی کتم ئەرێ ئەم مەسلە ئێمە لە مارکسیستەوە حاڵی بووین کە کۆمەلگای چینایەتی خۆ کارل مارکس کاپیتالی نووسی لەسەر کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین نەینووسی لەسەر ئەوروپا وایە ئیتر بۆیە دەی ئێمە شاتین بە ئەم کۆمەلگایە کە ئێمە لە کوردستانەوە لە ناو کۆمەڵەوە ئاشنا ببووین بە کۆمەلگای چینایەتی لە علمی مارکسیستیەوە ئیتر من ئەوانم بۆ تداعیە بۆ زۆر زۆریش بۆ مهم بوو کە من ئیدامی خەباتی سیاسی بدەمەوە بۆیە لە سوێت هەر زۆر زوو یەکی عیاری 1993 ینی من نزیکی 6 مانگ بوو لە سوێت بووم 6 مانگ بە حیزبی چەپ ڕۆژی یەکی عیار پەیوەست بووم و لەگەڵ ئەوان بووم هەتاوەکوونێ 2 ساڵ بەر لەما ئەویش لێرەکان دەرسم خوێند دیارە من فەلسفەی فۆق الئینسانسم هەیە لە فەلسفەدا و کارم کردووە لەگەڵ بنەماڵە و وەکو مشاوەری اجتماعی و دوای ئەوە ئێستاش دەرسەڵێمەوە لە زۆر مەدرسەکان و لە زۆر جێگە ینی ئەوە کورس و سەمینار و ئەوە لەسەر مەسلەی ناموس و شەرف و کارم لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگە قەدیم پێشمەرگە ژنەکان رادیۆ ژنانماندانا ڕێکخراوەمان دروست کرد بۆ خەباتی ئەزموونی ژنانی ئێران و کوردستان ینی دەیان کاری وا و سەدان کاری وا و کاری تەشکیلاتیش لە پاڵ ئەوەدا و هەروەها ڕێکخراوەیەکیشم خۆم دروست کردووە لەگەڵ سەدان کەسی تری سوئێدی و خەڵکانی وڵاتانی تر کە ڕێکخراوەیەکی دژ بە ڕاسیست و فەمینیستیە و کارەکەین لەگەڵ جوانان لەو محەلە حاشیە نشینانەی ئەوەی کە سوزانم مەسەبی سیاسی و دڕندە لە وڵاتانش زۆر بووە و هەروەها مەسلەی ناموس و شەرف لە بینی زۆر خەڵکی خارجیدا زۆر بووە ساڵانە نزیکی بینی 6 تا 8 کچ ئەکوژرن لێرە لەژێر ناوی شەرف و ناموس نزیکی 5 ملیۆن زیاتر ژن و کچ و لاوی نەوجەوان هەتا کوڕیش کە ئەم فشارەی هەیە بە زۆر بەشودان و ئەوە نەتوانن خۆیان ئازادیان ببێ و ئەوە دیارە هیچ فەرقێکی وهای نەبوو لەگەڵ کۆمەلگای ئێمە هاتین ولی لێرەکانە بەداخەوە چونکە حاشیە نشینی زۆر بووە پەنابەر زۆر بووە و دەوڵەتی سوئێدیش زۆر ئەمەی نەکردووە کە قانونێکدا بنێت سوزانم خەتی مەرزێکدا بنێ بە خاتریەوەی کە خەڵک ئیجازەی هەیە کەلتور و دابوونەریتی خۆی برێ لە بەڕێوە ببا ئەم مشکلانەش دژی ژن ینی واقعان دژی ژن و کچانە دژی مافەکانی ئەوان مەسەلەی شەرف و ناموس زۆر بووە جا بۆیە لێرە هەر زۆر زوو لەگەڵ ئەو خەباتە ڕوبەڕوومەوە چونکە خەباتی ئیجتماعی خەباتی سیاسیشە ئەتۆ گەر نتوانی کار مشکلەکانی ئیجتماعی کۆمەڵگا حەلکەی ناتوانین ببی بە ئینسانێکی سیاسیش ئێمە دیارە پێشمەرگەی کۆمەڵە لە دەرەوەی ئەو کۆمەلگامان بوون ئەو مشکلەی کە ئەمڕۆ لە ئوردوگا هەیە لە کۆمەلگادا شتێکی ترە سیاسەتمەداربی لە ناو کۆمەلگادا من ئەگەر لەوێ مەسەلەن ئۆتۆبوسەکە درەنگ بێ یەخەی منەگرن مەسەلەن
ئەگەر تیارەکە درەنگ بێ یەخەی منەگرن ئەگەر ئاو نەبێ برق نەبێ یەخەی سیاسەت مەدارەگرن ئەگەر بلیتی ئۆتوبوسەکە گران بێ یەخەی سیاسەت مەدارەگرن ئەگەر نانی مناڵەکە لە مەکتەب خراپ بێ ئەگەر دەکتورەکە یەخەی سیاسەت مەدارەگرن یانی ئەگەر ماڵەکان برق و گەرمایان نەبێ گەرماڵ دروست نەکردرێ یەخەی سیاسەت مەدارەگرن یانی مەسەلەی سیاسی کاری سیاسی خەباتی سیاسی ئەوە نییە کە ئێمەیان مەجبور کردووە لە ئەکسیل و لە کوردستانی عێراق بین بەڵکە ئەوەیە کە تۆ لەگەڵ کۆمەڵگات یەکەڵبی جا ئەو ژیانەی من ئەو خەبات و ئەزمونەی من هاتۆتە ئێرە بە 100% نوعێکی تر 100% نوعێک لە خەبات نوعێک لە ئەفکتیڤیتێت یانی ئەو نیەگەر جەلسەی ئێمە 4 سەعات بوو لە کوردستان لێرەکانە بە 1 سەعات 100 دانە تەسمیمی زۆر گرنگ لە پارلەمان و لە حیزبەکە و لە ئەوانە دەگیرا چونکە وەخت نییە چونکە شت هەموو ئەوە نییە تۆ یەک دانە دەستور جەلسەت هەیە دەبێ ئەوە بڵێ هەر مەسەلەن یەک نقطە 5 دقەیە 10 دقەی بۆ دانێن یعنی زۆر شت فێر بووم دیارە زۆر شت مەزانی بەڵام لێرەکانش ئینسان زۆر شت فێرە بێوە بێگومان وایە بێگومان هاوڕێمینە باسکردن لە هەموو زەوایای کار و فعالیت و چالێکیەکانی تۆ لە دەرەوەی وڵات لە دەورانی پێشمەرگایەتیدا تەنانەت لە سەردەمی منداڵیدا ئەو شێوەی کە باس لە شێوەی ژیانی خۆتان کرد چەندین جەلسە ڕەنگە کافی نەبێت بۆی کە بەوردی بچینە سەری بەڵام ئێمە هەوڵماندا کە تەنیا سەرخەتێک لە کار و فعالیتەکان و ژیان و خەباتی تۆ یاداوەری بکەین و بیربێنینەوە پێم خۆشە وەکو کۆتا پرسیارەکان لێت پرسم کە دیارە هەموو ئەو ئاوات و ئامانج و ئارزوانەی کە باست کردووە ئەو ئەزمونانەی کە لە دەورانی ژیانی پێشمەرگایەتی و لە کۆمەڵە بە تایبەت وەکو ژنێکی چەپ و کۆمۆنیستەری بووی ڕنگدانەوەی بووە لە هەموو کار و فعالیتەکانتدا دەور و نەخشت لە حیزبی چەپی سوئێت تا ئەو کاتێک کە تێیدا بووی و لە پارلەماندا توانیوتە بەڕاستی بەرەو ئەو ئامانج و ئاواتانەی کە بۆ خۆت مەبەستت بووە هەنگاو بنێی بربەست لەبەر دەمدان نەبووە یا توانیوتە تەئسیرگوزاربی چەندە لە کردەوەکانی خۆت لە کار و چالێکی خۆت لەو زەرفانەدا دەتوانین ڕزایەتت بێت دیارە زۆر بە کورتی لە حیزبی چەپا من کە نزیکی 25 ساڵ لە 27 ساڵم لێرە لە سوئێتدا بووم زیاتر لە 26 ساڵیش و لەو 13 ساڵ و نیوەیدا کە عوزوی پارلەمانم 11 ساڵ و نیوی عوزوی پارلەمانی ئەوان بووم ئێستاش لەسەر لیستی ئەوانم بەڵام دیارەکە ئێستاش دەنگی من ئەو دەنگەی من هێناومە بە ڕاهبەرەکەیان و بە جێنشینی ڕاهبەرەکەشیان بەقەد من دەنگیان نەهێنا لە ئەخیرا یعنی خەڵکی سوئێت من بۆ بەتایبەت ستۆکۆڵم و بۆ هەمووی خەڵکی سوئێدیش معلوم بووە کە چێم من ئەوەندەی کە بەڕاستی ئەم 2 ساڵە ئەزمونم بەدەستێناوە ئەوەندە لە حیزبی چەپدا ئەو هەموو عوزوی پارلەمانیان بوو نەکردرا چونکە لێرە ئاوایە حیزبی چەپ دیارە زۆر گرنگە حیزبێکی ئاوا ببێت لە پارلەمانی سوئێت بەڵام بەداخەوە هەمزەمان ئەو حیزبە نەبوو کە 10 ساڵ بەر لەوە بوو کە 20 ساڵ بەر لەوە من هات بوومە ناوی بەڕێ ڕاستداچوو بوو لیبرال بوو مەسلەی اقتصادی سیاسەتی اقتصادیەکە هیچ فەرقی نییە لەگەڵ سوسیال دموکراتەکان هەمووی لەژێر چەتری پارلەمانی EU بازاری مشتەرەکی EU یعنی دموکراسی هەر ئەڕوا دەچێت بۆ بروکسل زۆرتر وای لێ دێن لە دەست خەڵک هەموو شتێک دەفرۆشن هەموو وای لێ هاتووە کە مەدارس و مەکتەب و هەموو شتێک ئەوەیە بەفرۆشتنەوە کە سیاسەتمەدار هیچێکی بۆ نەمێنێ کە تەسمیمی لەسەر بگرێ هەمووی بدا بە خەڵک ئەوە نییە بە چەندانە نەفەر بە چەندانە نخبەی کە سەرمایەدارن من زۆر دژی ئەوانە بوو من زۆر چەپ بووم بۆ ئەوان یانی نەدەکردرانە بە ئەو دیدەم کە هەیە بۆ ڕزگاری ژن لە کۆیلە و لە قەتڵی ناموسی و مەسهەب جیابوونەوەی مەسهەب حتا بۆ خارجیش ئەم کەلتور و دابوونەریتە لاپچێ ئینسانەکان خۆیان بڕیار بدەن کە ئاتەیستن سوسیالیستن مسلمانن کریسیانین ینی
من لەسەر ئەو باوەڕم ئەمانە بوو ئەوان غیرە قابلی تەحمل بوو یەک ژنی تەنها نە هیچ کەسم لە حیزبدا نەبوو نە برا نە خوشک نە مێرد وەکو خۆیان نەزانی سوێدیمان هەتا ئەوانیش کەس و کاریان هەیە لە ئەوەدا خۆیان لە وڵاتە بوون لەدایک من تەنها بووم بەڵام زۆر کۆمەکم بوو ئەندامەکانی بەڵام ڕەهبەریەکەی نا خەتەرترین بووم بۆ ڕەهبەریەکەیان لەبەر ئەوە ئەوان پاڵیان نەدا کە وەختێ من لەسەر حجابی ئیجباری لە ئێران دەمنووسی ئێرانی ناسیۆنالیستی زەنگیان لێدا دەیانکوت سیاسەتی ئامینە سیاسەتی حیزب نییە ئەگەر ماڵاکانی مزگەوتەکان من لەسەرەوەی دەمگوت کە دەبێ ئیزدواجی 12 ساڵەگی قەت کردێ بە تاومەعنا دەیانکوت سیاسەتی ئامینە سیاسەتی حیزب نییە ئەمانە وای کردکتم ئەمە چ حیزبێکە من تێدام چی لە هاتەوە حیزبە هیچ فەرقێکی نییە لەگەڵ سوسیال دموکراتی 8 ساڵ یا 10 ساڵەوە بەر جا بۆیە من ئیتر لە تەلەڤیزیۆنی سوێد بەرنامەیەکیان هەیە لەسەر ڕاستی من مینسانەی لەوێدا بەرنامێکی 1 ساعتیان لەسەر ژیانی من دروست کرد من لەوێدا بڕیارمدا زۆریشم پێ ناخۆش بوو چونکە چۆن لە کۆمەڵە هاتمە دەرێ ئەوەندەشم پێ ناخۆش بوو لەگەڵ ئەوان هاتم لە کۆمەڵە نهاتومەتە دەرێ ینی لە ئوردوگا هاتمە دەرێ ناخۆش بوو ینی زۆر ناخۆش بوو ئەمەشم بۆ ناخۆش بوو چونکە لەگەڵیان بووموردنەوە لە دواییش بەڕاستی زۆر کەمی پێچوو کە دیم زۆر ڕاحەتم چونکە لە ڕاست و لە چەپ ئێستا باوەڕیان بە من هەیە کە من بەتەنیا ئەتوانم لە دروستکردنی دەوڵەتدا نەقشم بووە نۆدانە خاڵم داوە کە هەمووی لەسەر مەسەلەی چینایەتی و ئەوەن کە مەسەلەن کاپیتالیزم نەمێنێ ئەم خصوصی سازی مەدرسە و مەکتەب و دەرمانگا و ئەوە نەمێنێت تای ئەوانە حیزبی چەپ نەیکردو من توانیمە بیکەم دەست دەرنەتیجە ئەگەر تۆ باوەڕت بەخۆت بێ و سیاسەتێکیشت ببێ بەولایەدا بان نەدەی کە قودرەتی هەیە من ئەو کارێکە کردومە لەو ڕۆژەی مناڵ بووم هیچ وەخت منفعەت بۆ خۆم حاضر نەبووم بۆ خانەوادەکەم بۆ خەڵکەکەم بۆ مەملەکەتەکەم نازانم بۆ کرێکار و زەحمەتکێش بۆ کوردستان بۆ ژنان لێرەش بۆ خەڵکی ئەم وڵاتە و دڵێکی ئاواڵە بۆ سولیداریتێت لە مەسلەی کوردەوە تا فەلەستین و هەتا خەڵکی چوزانم لاتین ئەمریکا و ئەو وڵاتانەی کە هەژاری و بەدبەختی و چەوسانەوەی هەیە ئەفریقا و ئەملا ئەولا من لەسەر ئەوان نەکردومەوە توانیویشمە زۆر ئەوە احتمال بەجێ بێنم بەدەست بێنم لە هینی زۆربەی ئەندام پارلەمانی تری ئەو حیزبانە ینی لە تەک منانی ئێستا بۆ ڕزگاری داوید ئیساک بۆ مەسلەی چوزانم مافی مرۆڤ و مافی ئینسانیت لە ئێران بۆ کوردستان بۆ فەلەستین ینی نزیکی لە هەموو حیزبەکان لەگەڵ من بە خااتری دڵ نامینە ئێمە باوەڕمان پێتەیە باوەڕکە لە هاوینیشدا کە ئاوا هەتا وەکو ڕەهبەری ئەو حیزبە ڕاستانە کڵاوەکەیان دانا دەیان کورد ئەتۆ ئێمە تۆ قدرەتدا بە ئێمەش ئێمە ئەزمموی ئەم وڵاتەی ڕەهبەری حیزبین وەکو ئانیلۆف کە حیزبی سنتەرە ئەو بوش کە ڕەهبەری کریسچیانەکانە زۆربەی ئەندامەکانی سوسیال دموکراتی و ئەندامی ژینگە ئەندامی مەسەلە مدراتەکان هاتوون پتیانە سپاست دەکەی نامینە ئەتۆ وات کرد کە ئێمەش احتمال بە خۆمان بێ کە ئێمەش بزانین جایگامان چییە ئەگەر ئینسان بتوانێ کوچکترین شت من وەکو ئینسانێکی سوسیالیست بۆ مهمە خەڵکی ڕاستیش بێت نەزەری بگۆڕێ وەک نەزەرەکەی من بۆەوەی کە بتوانین تاسیر گوزار بین بۆ من ئەو کاری دەکەم بۆ مهم نییە فقط ئەوانەی بۆ خۆم فکرەکەنەوە ئەی قەت نەدەبووم بە سیاسی ئەگەر فقط لەگەڵ ئەو کەسانەبی لەگەڵ خۆت بێ دەبێت تۆ تەسیر دابنی لەگەڵ ئەو کەسانەی ئەو خەڵکەی ترکە لەگەڵ تۆ نییە بیگە لەگەڵ خۆت ینی من ئێستا بە هەر کوێیەکدا ڕۆم حاضرن جوانان ئەکسم لەگەڵەگرن دەچمە حەج کوێیەک ژنی پیران چزانم لە قەتار لە ئەوە دەڵن ئامینە ئەتۆ ئومیدی ئێمەی ئەوە ئێستا دەزانن تەعینی دیسان دەوڵەت دەکردرێت و دەوڵەت دامەرزێ ئێمە دەزانین احتمالمان بە تۆ هەیە شتێکی سیر و عەجەیبیش ناکەم وەزیفەکەی ئەوان بەجێ دێنم وەزیفەی دموکراسی ئەوان من ئەو دەنگەم نەهاتوومەتە ئێرە من کوتیشم وەختێک ڕۆژی ئەوەڵ بووم بە عزوی پارلەمان تای ئەو ڕۆژە گریان تای ئەو ڕۆژە من نیگەران بووم کە من هەزاران ڕفێقم لە دەستداوە و ڕفێقم معلول بووە و ڕفێقم یەستەکانە لێو خانەوادەکانیان من
من هاتم ببم بە پێشمەرگە بووم بە عزوی پارلەمان شتی وا دەبێت ینی من لە کتێبەکەشمدا نووسیمە ئەوە دەشی خوێندنەوە بە کوردیش دێ ڕووناکشوانی ڕووناخان خەریکە تەرجمەی دەکات و ئەوە ینی بەڕاستی ئەمە شتێکی ڕاستیە بۆ هەر بۆیە وەکو ئینسانێکی سوسیالیست وەکو ژنێکی کە واقعا احتمادت بەخۆت بێ و خۆت سەربەرز ڕابگری ئەوە زۆر مهمە ئەینا ئەگەر منیش قودرەتم بویستایە بێدەنگ دانیشتم و یەسەکانە پلەیەکی تر لەوەدا بووم بەڵام من دڵی خۆم ڕاحەتە خەڵک لێم ڕازیە بێگومان وایە بێگومان سەرفەرازی بێگومان سەرکەوتووی لە کارەکانتدا هیچ شک لەوەدا نییەوە هیوای سەرکەوتنی و سەرفەرازی زۆر لەوە زیاترت بۆ دەخوازین کتێبەکەشت هیوادارین بەم زوانە بە زۆر زمانی جیاواز بکەوێتە بەردەست و بتوانین لە فرسەتێکی دیکەدا لەسەر کتێبەکەت بەرنامەیەک بکەین بۆیە لەسەرەوە تەوزیحێکی زۆر نادەم وەکو دوا پرسیار پێم خۆشە ئاخرین پەیامی خۆت ڕوو بە بینەران ڕوو بە ژنان و کچانی کۆمەلگات چییە ئەگەر زۆر بە کورتی فەرمووی بەیەکەوە ماڵاوای لە بینەران دەکەین دیارە سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ کارکونان و بۆ جەنابتان بۆ هەموو ئەو خەڵکەی کە لە کوردستانیشەوە بەڕاستی زۆر خەڵک و جوانان بەتایبەت ژنان لە ئێرانەوە بەتایبەت ئەوانیش کە لە دوای و بەرنامانە لە ئێران ئینتەرناسیۆنال لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەمیشە خۆیان ئەوە دەڵێن بە من جوانان حتا لە دانیشگای تەبریز و ئەسفەهانەوە نووسیان وتیان نامینە ئێمە ئەسڵان حەزمان نەدەکرد بخوێنین بەڵام ئەو بەرنامەی لە من و تۆ دیمان ئەوان نەماندی ئێمە کۆمەڵەشمان نەدەناسی کوردیشمان نەدەناسی وە لە ئێسەکانە ئێمە زۆر خۆشمان گەرەکەوە ئێمە حازرین ئەو هەموو ئیمکاناتەمان بۆ نەمان خوێندەوە دەرسە خوێنین من ئارزوم ئەوەیە کە شەڕ نەمێنێ وە تفەنگ و ئەسلحە نەمێنێ تەواوی ببێت بە قەڵەم و بە میداد کە مناڵی هەژار و مناڵی کورد لە جێگەی مناڵی فەلەستین لە جێگەی ئەوەی کە بە زۆر ئەسلحەیان وایە مەجبوریان دەکەن کتێب و قەڵەم بەدەستەوە بگرن فکر و وڵاتێکی ئازادیان بێت کە بتوانن بە قەڵەمەکەیان ئەو فکرە ئازادەیان بنووسن ئەوە ئارەزوەکانی منە و هیواداریشم هەر ژنێک و هەر کچێک لە کوردستانە لە هەر شوێنێک ئەو قسانە دەویستێت احتمال بە نەفسی ببێت بتوانێت بۆ حەقی خۆی یعنی ئەگەر هەر کەسێک بۆ حەقی خۆی لە بنەماڵی خۆی خەباتکە دەتوانێت بۆ حەقی دیگەرانیش و بۆ جامعەش واقعاً خەبات بکە ئەوە زۆر مهمە و نەقشی ئێمەمانان و کۆمەڵەش دیارە زۆر مهمە چونکە کۆمەڵە هەمیشە دەنگێک بۆ لە کوردستان بۆ ڕزگاری ژن نکرد بۆ ڕزگاری هەموو ئینسانی هەژار لە چەساوی و بۆ وڵاتێکی سوسیالیستی بەڵکێ بۆ ڕزگاری ژن لەژێر کۆیلەتی و لەسەر مەسحەب و نازانم دابوو نەریت و فرە بەشودان و بە زۆر بەشودان و ژن بەژنکردن و تاوی ئەوانە ئەوە زۆر مهمە کە هەمیشە ئینسان لەبیری بێ کۆمەڵە هەرماوە ئێمەمانان لە هەچ گۆشێکی ئەو دنیاە بین هەر ئەو دەنگە ڕەسایین کە هەبووین زۆر سپاس بۆ ئێوە و بۆ هەموو لایەک زۆر سپاس بۆ بەڕێزیشتان هەر خۆشبی بۆ ئێمە و بۆ کۆمەلگا و بۆ کۆمەڵەش بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بیستان و بینیتان و توێژێک بوو سەبارەت بە قۆناغەکانی ژیانی هاوڕێ ئامینە کاکەباوە بەو هیوایی کە کاتوساتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکە بەسەر برد بێت تا بەیەگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران هەر بەختەوەر و شاد بژین زۆر سپاس هاوڕێ ئامینە بژین سپاس بۆ ئێوەش دور من کل پیاگی